ئانا پرسیارەکەت باوا بێ بڵێ مامۆسا درۆکردن لە چ کاتێکا ڕێگە پێدراوە. بەڵێ مەبەستم ئەوەیە. زۆر باش. لە حاڵەتی سڵحە باشە ژن و پیاوێک دوو خانەوادە بەینیان نییە، کەسێک ئەچێ ئیسلاحیان نەکات، ئەچێ ئاشتەواییان نەکات، ئاشتیان نەکاتەوە لەگەڵ یەکتریا، دروستە بۆم کەسە موسڵیحە کە سڵحی ئەم دوانە ئەکا لەو بەینەیە درۆ بکات. بۆ نمونە باشە پیاوێک گەڵێ وەڵا کاکە من بیستومە ئەو لە ناو خەڵکە بوهتانی بۆ کردو، جنێوی بۆ داوە، دروستە لای ئەم پیاوە بڵێ کاکە باوەڕت نەبێت تەنانەت سوێنیشی بۆ بخوا، بڵێ ئەم پیاوە ئەڵێ شتی وام نەوتووە ئەسڵ لە لای من وتۆتی ئەو پیاوەم زۆر زۆر خۆشەوێت، من هیچ کێشەیەکم لەگەڵ یان نییە، بەڵام ئەمە بوهتانە بۆ من کراوە تا دڵی ئەو پیاوە چاکات، دڵی ئەو خانەوادەیە چاکە. یا ژن و پیاوێک باشە ژنێک بۆ نمونە وەختی خۆی باشە غەڵەتێکی کردووە، باشە غەڵەتێکی کردووە، غەڵەتێکی بچووکی کردووە، حاصڵی تر غەڵەتێک کە غەڵەتەی تر. یا پیاوەکە کاتێ ژنەکە لی ئەپرسێ پیاوەکە چیت کردووە باشە پیاوەکەش ئەڵێ هیچم نەکردووە، یا ژنەکە ئەڵێ هیچم نەکردووە، تەنانەت ئەگەر لەو کاتەیە سوێندێش بخوا لەبەر ئەوەی ئەو خانەوادەیە تێک نەچێ ئەمانە دروستە باشە ئەم سوێنانە دروستە والله تعالى أعلم. جزاك الله خيرا. أي مامۆستا